یەکگرتوویە ئیسلامیە کوردستانی پشتی تەمامکردنا کۆنفرانسە ناوچەیین خوا ئامادەکاریش بۆ گرێدانە هەفتەمین کۆنگرەیە خوا تەمامکردنا بریارە سبا پێنجشەمەی جڤاتە سەرکردایەتی یەکگرتو داوی جوینەخوا ئەنجام بدە. دێ کۆنگرەیە هەفتەمین یەکگرتو 10127 کەس وەک ئەندامێن کۆنگرەیە بەشدار دبن گۆژە سەدی پێنجێ ئەندامان ژێ سلێمانیێنە و ژێ سەدی سێ ژێ دهۆکێنە و ژێ سەدی بیستجی ژێ هەولێرێنە. خوازین ئینشاڵڵا ئەم کۆنگرە نەوعیەتێکی تر لە منافەسەی جابیانە و کێبەرکێ و جۆرێک لە معنادان بە دیموکراسیەت کە خەڵک خیار لە بەردەستیا هەیە توانێت بە ئازادانە دەنگ بداوە لە پەنای ئەمینداری گشتیا خەڵکی تریش خۆیە پاڵەوێەوە بە شێوەیە کە بێوێنەیە لەناو ئەحزابە. ڕێژەیە ژناژی دوێ کۆنگرەیەدا ژێ سەدی بیست هاتیە دیاریکردن و تەنێ یەک ژنگ و بەیان نووریە مافێوێ هەیە خۆ بەربژار بکەی ji بۆ پۆستێ ئەمینداریە ji ber divê her berbijارê ئەمینداریەتê du geran endamê mekteba siyasî bê dê heya niha wê jinê xwe berbijar nekiriye. عادەتەن لەناو هەر کۆنگرەیەکە بەشداری ڕەگەزی هەیە یەکگرتووی ئیسلامی کوردستان لەم کۆنگرەیە لە سەدا 20 پێکهاتەی کۆنگرەی خوشکانن لەناو کۆنگرەیە ئەم لە سەدا 20 هەر لە مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و دەستەی باڵای بەدواداچوون و مەکاتیبەکان کە ئەمانە بە پێی پەیڕەوی ڕابردووی بڵێن ئەمە کە ئیشی لەسەر کرا پەیڕەوی ناوخۆ یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەم ڕێژەیە سابت بوون بۆ کۆنگرە. لە گۆری پەیڕەوە پرۆگرامە نافخۆیە کۆنگرەیەوێ پارتیە سێ ئارکێن سەرەکە هەناوگۆ ئەوژی ئەڤن هەڵبژاردنە ئەمیندارێ گشتی و ئەندامێن سەرکەرەدایەتیە هەروەها بژاردنە پەیڕەوە پرۆگرامێت دەگەر دیاریکردنە سیاسەت و استراتیژیادا حزبێ بریارە دێ کۆنگرەیە هەفتەمین ئا حزبێدا گۆ ڕۆژە شەمیە دەست بێت کێ بڕیار لەوان گوهارتنان بێن داین.